ئێرە خواردنە کوردەواریەکانە ژن و مێردی حەزیان کردی بۆ ئەم ڕستۆرانتە بکەنەوە بیکەن بە نای منەوە من هیچ پارەی منیتیانی ئێرە هیچ پشکێکم نییە لەم ڕیستۆراندا ماعەدا ناوەکەم نەبێ بە دەردی ساڵی هونەرمەندەکانە کە سەرقاڵی کردنەوەی چێشخانە و خواردن دروستکردنن ئێوارەی ئەمڕۆ خات و بەیان بۆمبا چێشخانێکی لە شاری سلێمانی کردووەتەوە برنجی کوردی و خۆزی و کشمیش و بەمۆ شتە ئەمە چێنی ئەمە وەستای خۆی لی ناوە ناوەڵڵا من دەستیاوم خۆشە بەس وەستاکەش دەستیای خۆشە ستای تایبەتە خۆ چییە خۆی جاری حەزت لە چییە؟ من دایمە حەزم لە ئەمانەیە تەپسی حەزم لە تەپسیەکانە زیاتر گۆشتەکان تەبعاً بەس برنج کەمترە خۆم بۆ ئێوارە برنج تۆزە بۆ تەندروستیم باشە خۆشە برنجی کوردی خۆشە بەس بۆ خواپیا خۆش ناتوانم لە بەش شەکرەکەم دوو حەبزە خۆی عیبی چییە؟ ئەو دکتۆری ژوێ لێ بابێڵە ئاواکەنێەوە یاخوا پیرۆز بێ و بەڵدی خۆش بەسەر بە ڕسق بێ ئەمە چیتان ئەبێ لێرە خواردن چی پێشەشەکان ئەمە ئێرە با سەرەتا پێشەکی پێ بڵێم ئێرە خواردنە کوردەواریەکانە ژن و مێردی حەزیان کردی بۆ ئەم ڕستۆرانتە بکەنەوە بیکەن بە نای منەوە من هیچ پارەی منیتیانی ئێرە هیچ پشکێکم نییە لەم ڕیستۆراندا ماعەدا ناوەکەم نەبێ طبعا ناوەکەش حەقی خۆی هەیە بەڵام من سپاسیانەکەم سپاسیە و دوو خانەوادەیەکەم کە توانیان من هەڵبژێرن وتم بۆ ڕیستۆرانەکەن بە نای منەوەتی بەیان خڵم تۆ نەک ڕیستۆرانتە قە شارێکیشێ بەناوە بێ لە بەرەوەی مولکی ئەم وڵاتەی تو تاکە ژنی لە کۆمیدیایە زۆر سەرنجی خەڵکە ڕاکێشاوە و زۆر تایبەتی لامە من سپاسیانەکەم لێرەوە ئەم ڕۆژ کردنەوەی چێشتخانەکەیە کۆمەڵێک کەسانی تایبەتمان بانگێش کردەوە بۆ چێشتخانەکە تەبعاً من داوای لێبوردنی شەکەم لەبەرەوەی هەفتەیەکە ئێمە خەریکی ئەمەین مەسرفێکی زۆریان کردووە ئەگینا نەمانە کردەوە لەبەر قشکەکەی مایر حەسەن کە ئەمری خوای کردووە من لێرەوە پرسە و سەرخۆشی بەنای هەموو ستافەکەەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی مایر حەسەنەکەین و دوانە خۆشی بە ئینشەڵڵا داچەندێ گرنگە هونەرمەندان لە پاڵکاری هونەریە بەردەوام هونەرمەندان کە لەیوایان هەیە کە پشتگوێ خراون بەڕێوێز خراون ژیانیان باش نییە تا چەندە گرنگە لە بزنسیشە هەیان بێ ینی توان بژێ ژیانێدا بیکەن ضرورە عنی تر تقریبا هونەرمەند دوای لێ هاتووەی تر تەواو ئیشەکات لەبەرەوەی کاری هنۆریە و من دوو بۆ 3 ساڵە چێ هیچ کارێکی هونەریم نەکردووە درامامان حازرە هیچ کەناڵێک خۆی تێ ناگەێنێ لەبەرەوە هونەر هیچی بۆ هونەرمەند نەکردو بەڕاستی هونەرمەند بەم بژێوی ژیان و یا دوکانی هەیە یا مەعاشخۆرە ئەتوانێ ژیانی خۆی ئەمە کڕوزانەوە نییە بەس هونەرمەند با خەڵک لێرە بزانێ هونەرمەند هیچ شتێکی بۆ هونەرمەند نەکردووە بەس هەر ئەژین و وەکو خەڵکی ژەژین و لە برسیشان نەمردوین بەڕاستی بەڵام ئەمەش ئیتر وای لێ هاتووە وردە وردە خوبەی نەم ئیشانە ئارە بەخوا خۆشە برنجەکەی باشەوە کوردی ئەسڵیە بەڵێ بەس زۆرە دوو ژن تایبەت گیراوە بۆ ئەوەی ئەمە بۆ ئەم برنجەی پاکردووە ئەنجا شتێکی تریش خەڵک وتبووی با بە خەڵکیش بڵێم خەڵک زۆر وتبووی ئەمە بەیان بۆم بام ڕستۆرانی بە چی کردەوە وەڵا بە هیچ نەم کردێتەوە با پێیان بڵێم بە خەڵک ئەمە ناڵێن دوو خانەوادەی بەڕێزن ئەم ڕستۆرانتیان کردوتەوە و بەس بەنای منەوە کردویانە من سپاسیانەکەم دووبارە ئەجا تۆش ئەمە هەر کشمیشی خۆمانە کشمی ژەر کوردەواریە نییە نانە کشمیشی ڕەشە بەڵێ خۆشە برنجی کوردیە بەخوا دوێنێ دوو ژندانیشتبوون پاکیانە کرد چکە خەڵتوک و بەردوشتی تیاڕوو ئەمەش بۆ ئەگەر حەزم لێ بۆ
گۆشتێ نەکردم خۆڵمە نەکردم پیکە ئەیدا وەتی یەکەم حەزی لە کام گۆشتیانە خۆ باش خۆ حەزی نام دەست پێ نایەوە راپە ئەوە خۆرم نۆ ناخۆم چی بە مێمانچە نەکوزێک ئەلەوە بۆ لێکەرەوە جوزکێک مالەوە بۆ لێکەرەوە بەفرەنسەکۆ دامێکی بکەم ئەوە زۆرە ئاخرە مایکەم پێ ماکەم بەرەوە دەسوولەکەی جارانێ نەماوە بەخوانم بەێ هەدەی دەم ئەمە تاو با من تێستێکی گۆشتەکە بکەم زۆر جوان دەچۆ برنجەکەی زۆر بەرەزە و بەیانتان ماشەڵڵا دوو حیوانیان سەر بڕیوە بەس بۆ خەڵکتی بۆ افتتاحەکە دوو حیوان سەر بڕین و گۆشتەکەی بۆ میوانە بەڕێزەکە بە دەردی وڵای وەرن بۆ لای من بەوە وڵای وەرن بۆ لای برنج گۆشتەکەی زۆر بەرەزەکە باشە بەیانتان لە ماڵەوە برنجی کوردی لێنی یا کورداوەتە برنجە درێژ وشتا وڵای برنجی درێژ لێنم کوردی هەردووکیان کوردی درێژەکە بە پڵاو لێنم حەزم لێ کوردیەکەش تر بە ڕۆنی کوردی خۆمان و ڕۆنی بۆ نار خۆشە ئەی چاوە وا ساردی شەکە تر مەوسمی قاز و قەل و قەڵەشێری کوردی ئەمانەیە جێژنەی خۆین قەلوشت ئەی بۆ زستان و سەرماکە بکاتی بەفر ئەوە قازە خۆین قازویان لە قازە زیاتر بۆ سەرماکە بازی ئافرەت هەیە حەزی لە خواردن دروستکردنە بازی هەیە حەزی لی نییە نا من زۆرم حەز لە خۆم من زۆر ڕقم لە شتی فاسفوتە ینی ئەوەی کە لە دەرەوەی هێنن پیزان ناخۆی نا پێی پاستا نایخۆمەوانە هەر شتێ بە ئاردی سپی بکرێ من نایخۆم سیریشی تیا حەزم لە سیر نییە سیر مەعیدەم تێگەیە ئیتر حەزم دایمە لە شتی ماڵی خۆمە ئەی تۆ ئەمە لێرە چیتر هەیە ئەمە تەرسی بانجانە ئەمە قۆزیە ئەمە شلەی قەیسیەوە شلەی بامەیە ئەمە شلەی فاسۆلیایە ئەمە لە تاسکە بابیە چیە ئەوەش تاسکە بابیە بەڵێ سێ چاش لێ لێنە بەزەبێ ئیلا فاسۆلیاکە مەنزەڵی گەورەتر بێ لە بەتاڵات ئەخۆی و دوای عادەتەن پیا حەزیان لە فاسۆلیە ئەوە پیا حەزی لە فاسۆلیە نەزم تێ ناکەم من طبیعیم نازانم لەوەیانە ئەڵە تۆزێ ئەمەنەتیەکە بەس ناڵێ هەیاڵێ هەدێ یەک کاپم بۆ پڕکە ئاخێر جاران ژنی قەیمیان گۆ هەستی بچین بەلای فاسۆلیاکەمانەوە کوڕەکان حەزیان دیێن ئەی خۆیان کچیان ناهێنە نێکچە نێنە نا کوڕەکان حەزیان لێە تربێ کچەکانیش غەسبە لە سەریان بخۆن هەبێ ڕاهاتۆ لەسەری ئەی یا خۆیان پرەختە نییە بەڵێ هەمانە بەس بۆ ئەمڕۆ ڕۆژی افتتاحەکە بەس برنجش لە قۆزیمەوە کردو باشە قسەی ڕاستاڵەیە ژن ڕخی لە پیاوەستی یاپراق لێنێ وڵای نازانم پیاوە یاپراخیژە خوا زۆر خۆمە پیاوێکی دراوسێمانە بگو بەیان خانێ پرەخی گەڵامیە و کرد گردن ئازدا ناکەم قاپێکم بۆ نەنێری ئەمەنی حەز لێم ئیدی هەشاڵێ وەڵا بمخوا نایخۆم وەڵا حەزیان ئیترەوە سوودفەیەکە کردویانە بە خوو پیاو کردێتی بەخۆ بەتەقەیە کەوتۆ لە ڕووی بەتەقا کەوتە بینە بۆ عیبی چێ ئەپراقی ژەر برنجەوە گۆشتی تێکرێەوە گەڵامی ژەر برنجەوە بەسپی کەبابیشمان هەیە کەبابیش برژایشمان خۆ لێرە خواردن دروست ناکەی هیچ بەنیازی هیچ بکەی هیچ ناکەم بۆ خۆم کورسیکیان بۆ دانامەکو ئاغاژن دانیش بەستی شەریە بەس تۆ جلی کوردی و لەبەر کردووە ئەم ڕۆژاوات بەتەمای بێ یا بیکەیتەوە بە جلی مۆدە نایتر ئەمڕۆ لەبەرەوەی بۆکردنەوەی ڕستۆرانتەکەیە بۆ پێشوازی خەڵک جوانە جلی کوردی لەبەرابێ لەبەرەوەی ڕستۆرانتەکەم و خواردنەکانی کوردەواریە بە جلی کوردی و لەبەرە ئەی دوجارێ وەسی خۆ چوانە تەندروستی چوانە وەڵی لەخوا بزیاوێ باشین پەڕی شتا ئەمی تێپەڕیەوە ئەوێ بڕوا چیەکە ئەوێ بڕوا چیەکە چی بۆ کەسانە ئەڵەی کە لێسای لەو دۆخەیان شێرپەنجە من شێرپەنجە با پێیان بڵێن شتێکی زۆر قۆرز نییە شێرپەنجە یعنی وەرە بەرزی تاقەی خۆتە ئەگەر تووشی بێ تاقە ورە و بەرز نەبێ شێرپەنجەکە لێ و ئیشی خۆیەکە چکۆ من خەڵکم بینیەوە شێرپەنجەی بۆ هەرگریاوە تا کوشتێتی
نابێ بگری بێ وەرەی بەرز بێ بێ بڕا بۆ سەیران جلی جوان لە بەرکە بڕا بۆ حەفلە وەرزشکە بچێ بۆ مەسباح ئەنی ئەم شتانە وەرە و بەرزەکاتەوە ئەگەر وانەکەیت من لێرەشەوە هیوای تەمەند درێژیان بۆ خوازم هیوای لەش ساغیان بۆ خوازم و مێدەوارم شێرپەنجە بێ بە شتێک وەکو هەڵامەتی لێبێ بە حەپێکی بەسی چاک بێتەوە و ئەم کیمیایی و ئەم شتانە نەمێنی شکڕوا ئەڵێن وا خەریکن لە عالەمە ئەڵێن کیمیایی ئیتر نامێنێ ئیکەین بە حەپێک ئەیکەن بە حەب ئیشەڵڵا بەنیاز شاگرد دوشتە ناوێ بێم من تۆ شاگرد بۆچی دووەرە لەو تۆ خواردن دروستکە نوێژەی خۆم تۆ ژۆرە وەکو من وەکو ئاغا دانیشە بەسەر چا هەموو ڕۆژێوەرە وڵێ لە خزمەتتان لە خزمەتتان بە قوربان ئەمە لە نیوەڕوان و ئێوارانی شێعرە بەڵێ ئێمە بۆ لاو ڕەمەزانی شەیە ڕەمەزانی شێعر کارە زۆری ماوە ڕەمەزان ناناوەرە لە خزمەتتان هەچ کەسێ من لە خزمەتیان با لێرەوە پێیان بڵێن من ژنێکی زۆر دەست و دڵ باشم ئەو دوو کەسی کەم ریستۆران نوشیان کردوەوە هەر زۆر دەست و دڵیان جوانە و زۆر تایبەتی لێرەیە گڕم گرەوە ئاگرە توانیەوە یاخوا پیرۆز بێ بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئێوارەی ئەمڕۆ ڕێستۆرانتی بەیان بۆمبا لە شاری سلێمانی کراوەتەوە کە هونەرمەندان پەیتا سەرتاڵی ئەوەن کە بزنسی خۆیان دابنێن و چەشخانەی خۆیان هەبنێن